تا بەیانی خۆ خەولە ناکە لە ناو تەوارێکەیە هەمووی تێ هەڵڵان و هاوار و تەعزیب بوو. ئەو شەوەی کە گیرا بە 1 دقیقە ماڵ و سەربان و ژوورمان پڕ بوو لە قووە. وتی دایە وەڵا گیرا. دەبردوانە بۆ هەتی سێدارە شعری بەسەر کورد و کوردستان ئاوتووە. وتم ئەی بۆ تەقەم نەکرد پێش ئەوە کە ئەمری خوا بکات. وتی دایکە ئەگەر تەقەم کردایە هەر سوێریانە کوشتن دەبێ. ساڵە نەبوو خێری خوا. ئەی ئەگەر خێری خوا نەبووە و دڵسۆز نەبووە چوو شارە شارەگەڕا بۆ دوشمنی کوڕەکەی من فەقی بستێنێ خۆی با بەعیدام. بە درێژایی شۆڕشەکانی کورد خەباتی نهێنی بە شێوەی ڕێکخراوەیی یان چالاکی تاکە کەسی زۆربەی شار و شارۆچکەکانی باشووری کوردستانی گربووەوە. بەڵام دوای نوسکۆی ساڵی 1975 خامۆشیەک بەسەر هەموو شارەکاندا باڵی کێشە. ڕەشبینی و بێئومێدی ڕۆحی بەرگری تەواو سست کرد بوو. خەڵق ئومێدی بەهێشتە لەبا بوو چونکە ئەو هەموو پێشمەرگەی و هەموو چەکە و هەموو ئەو شاخە بەجارێک هەموو پێشمەرگە واتەوە ناو شار خۆی تەسلیم کردەوە نوێی چۆ ئێران نوێی بۆ ئەوروپا و نیوەی ئیتر خۆی خنکار بەعزێکی خۆی کوشتوتر ئاو بۆ شێوە کە هاتینەوە سلەیمانی ئێمە دڵنیاش نەبووینەوەی کە ئێمە لە سلەیمانیامان هێڵنەوە دڵنیا نەبووین بەڵام کە ماینەوە دەستمان بە ئیشکاری خۆمان کرد. لەو فترەی دوای نەقشەی 75 ئێجا خەڵک بەڕاستی هەمووی بێتاقەت بوو هیچی بۆ ناکرا و هەموو کەس قۆڵی مردووی کرابوو بەسەرا. دوای شکستی شۆڕش و چەکدانانی هەزاران پێشمەرگە ڕژێمی بەعاز بڕوایوە بۆ جارێکی دیکە کورد ناتوانێت چەکی شۆڕش بکاتەوە شان. هەندێک لەوانەی گەڕابوونەوە ئەم دۆخەیان پێقەبوڵ نەدەکرا و بێ ئەوەی چاوەڕێی هیچ لایەنێک بن کەوتنە چالاکی و خەباتی نهێنی. سەگمان خوارد ئەگەر هەر هیچ نەبێ ئێمە خۆمان شۆڕشی دروست دەکەینەوە قیرسیا باخەڵە ڕاکە لە خۆی دەرەش دەبێتەوە. ئەگەر بزانین دەست بۆ شەرەف و ناموسمانە بن بزانین عەرەب دامان لێەکە بزانین کەس پیاو نابێ ئێمە ئەگەر هیچمان پێ نەکرێت بە شوشەی بەنزین بەمانە ئێمە بە مەسەلە حیا و گڕێکی بن ڕاکەین وەڵا لە پیاکیشین تۆی خۆتا خوا نەکوژێنەوە ئێمە دەرباز دەبین. تو وەختەدامە شعورە هەندێک کرد و لازمە ئەم حەزەرێ وەربگرین و هوشیار بین لە دەستی حکوومەت. پاش ئەم چالاکیە تاکە کەسیانە سەرکردایەتی پارتی بیری لەوە کردەوە سوود لەو هێزە بەرگری کارانە وەربگرێت و ڕێک خستنەکانی ناو شار دروست بکاتەوە بەڵام جیاواز لە شێوازی پێش نسکۆ. لە دوای نسکۆی ساڵی 75 جوانێک بەرەو هەڵکشان بەرەو ساڵی 1970 لەگەڵەوەی کە ڕژێمی بەعز لە بەرەو بەهێزبوون و لووتکەی خۆی دادەچێت لە ڕووی چەک و تفاقەوانەوە لە ڕووی زۆربوونی پیاوانی ناپاک کە پەیوەندی بە ڕژێمەوە ئەکەن لە هەمان کاتدا زۆربوونی دەستگا مخابەراتیەکانیان لە هەمان کاتدا لێدانی کادرە ئازا و جەربەزەکانی پارتی لەلایەن نەیارەکانی پارتی و حزبەکانی بەرامبەریان تیرۆرکردنیان ئەبێتە هۆی ئەوەی کە شێوازی ڕێخستن لە شێوازی گروپەوانە بێتە شێوازی تاکە کەسی و لە هەمان کاتا دروستکردنی هێڵ کە هەر هێڵێک بۆ خۆی کەسێک سەرپەرشتی دەکاوە لە چەند کەسێک کەم پێک دێت. پارتی دیموکراتی کوردستان لە میانی خەباتی نهێنی ناوشاردا چەند هێڵێکی ڕێخستن لە ناوشاری سلێمانی پێک دەهێنێت کە هەمویان سەر بە ناوچەی سلێمانی لە خیچوار بوون. یەکێک لە چالاکترینی ئەو ڕێخستنانە هێڵی ژمارە 13 دەبێت کە سەرەتا بەکری خانم سەرپەرشتی دەکات و دواتر لە ساڵی 1983دا نەسڕەدین ئەحمەد کە ناسراوە بە نەسڕەدینی جابی دەبێتە سەرپەرشتیاری هێڵەکە. سەرەتا من نابووم تەلەبەی یەکی متەوەستە بووم بۆ پۆلی دوو ئەچووم. دراوسەیەکمان هەبوو ناوی نەسرەدین بخواعافی کە شەید نەسرەدین ئێستا ئەیدام کرا. ئێتر لە ڕێ ئەوە پەیوەندیەکەم دروست بوو.
ڕەنگە ئاڵا محەممەد یەکێک لە مناڵترین ئەندامانی ڕێخستنەکانی ناوشار بووبێت هێشتا تەمەنی 15 ساڵی تەواو نەکردبوو پەیوەندی کرد بە هێڵەکەی شەهید نەسرەدینەوە. من لە پێشا لە 82 پەیوەندیم پێوەکردن بیدایەت 15 بوو. بەس ئیتر لە چالاکیەکانم کە دەسی پێکرد لە 83 دەسی پێکرد زیاتر گەرم و گوڕی پێوە دیار بوو. لە ساڵی هەشتاکان تقریبان هەشتا یەکۆناوە ئێمە و ماڵی ئاڵەخان لێک حوشەیە بووین لە عقاری بەس ئێمە و کاتە مناڵ بووین هەستمان بە هیچ ناکرد باوکم دایم ڕادیۆیەکی پێ بوو دایمە گوێی لێگرت کە لەوە ئەچوو پێیان بڵێن پێی ڕاگەێنن یان شتەکانی جێبەجێکە لە ناو شارە تقریبان ئەوانم لە یادە. خۆم هەر خولیای بووم خولیای کوردایەتی بووم شێکم باوکم لەسەر هەمان ڕێچکە ڕۆشتووە ئەیتر وەکو لە ماڵەکە باسییانە کرد دایمەن منیش ئەچوومە ناو مۆزۆ لەگەڵیانە طبعاً ئەو کاک نەسرەدین ڕێنخوا ئافریکا ئەچوون بۆ لای زوو ئاگام لێ بوو دایمەن مەشغوڵ بووم گو کاکە تۆ مەشغوڵی چیت ئەی ئاڵا تۆ نازانێ مەشغوڵی چین وێتم حەزەکەم نیت بێمە مۆزۆ ئەوە لەگەڵ ئێوە خۆم نزیک کردەوە لی وتی وەرە حەزەکەی ئیشکەی لەگەڵمانە وتم حەزەکەم تی بەس ئەبێ کەس پێ و نەزانێ ئەم مۆزۆە وتم نامەگەر گەڵ بزانێ ئیتر وردەوردە لە ڕێ ئەوانێ دروست بوو وەکو دروست بووم ئیتر من ئیشوشتم بووە کردن لە پێشا طبعاً ناوم نەڕۆشت بوو بۆ سەرەوانێ ئیشەکانی منیان بەدڵ بوو بەو مناڵی خۆم یعنی زۆر وتوریا بوو. ئەم هێڵە لە شاری سلێمانی چالاک دەبن و لە ماوەی کارکردنیاندا چەندین چالاکی دش بە ڕژێم ئەنجام دەدەن. شەید نەسرەدین بوو عەلی عەبەکۆڵ بوو شەید ئامانج بوو وریا بوو برای دڵسۆز خان خۆی بوو من بووم کاک ساڵح دارتاش. ئێمە لە ساڵی 82 پەیوەندیمان کرد بە خاڵی خۆش بوو بەکری خانمەوانە لە ڕێگەی ئەوە خەتێکی دروست کرد سەر بە ناوچەی سلێمانی مقی چوار. لەو کاتەیە بەس پەیوەندیم لەگەڵ شەید نەسرەدینە هەبوو خوا ئافریکا لەگەڵ شەید ئامانجە زیاتر ئامانجە ڕەشیان پێوت. ئێمە هەر لە مناڵیەوانێ کە چاومان کردوانێ خۆمان لە شاخ و داخ بینیەوە لە دادگەکانی کوردستان بینیوانێ و کاتە باوکمەکو هەزارها خەڵکیکە ڕووی کرد بۆ شاخەکان تەمەنمەوە کاتە 6 بۆ 7 ساڵە بوو شەیدامان جیبرام ساڵە لە من گەورەتر بوو تاوەکو نسکۆی 75 ئێمە لە دەرەوە بووین ئیتر لەم گوند بووە گوند لەو شار بۆ شار دوایەوە کە هاتینەوانێ چینۆ بەر پرۆسی خوێندن لێرە و دیسانەوانێ تاوەکو گەشتینە قۆناغی ناوەندی ئامان تەلەبەی شەشی عیلمی بوو لە مەکتەبی ئەزمەر خۆپیشاندانی خەڵک دروست بوو لە شارەکانە شەیدامان جووکو خەڵکی کە چووە ناو خۆپیشاندان و شتەکانەوانێ لەو کاتەیە لە کاتی خۆپیشاندانەکانە شەیدانای ناسی زۆر هۆگریەک بوون و تێکەڵاویەک بوون شەیدانە پێشتر چوو بووە ئەو ڕێڕەوی سیاست و پارتایەتەوە کارە سیاسیەکەی بە بەردەوامی بەنهێنی بوو هەتاوەکو ئێمە بە سوودفە پێمانەزانی کە یعنی کە ئیتر ئاشنابووین کەمە چوونەتە ناو کاری سیاسیەوە بۆ بە ئەندامی حیزب بوو شەیدامان دەرکلیری کردبوو بۆ دەرگاکانەی هەژمن بزانم دەرگایەکەدەوە شەو لەگەڵ دانا ئەڕۆشن بۆ دیوارنووسین بۆ ئیشکردن بۆچی ئەهاتەوانێت زۆر جاریم لەگەڵ بوو من نەبوو زۆر جار ئێمە ئاگادار نەبووین وامانەزانی لە مەکتەبە خۆی ڕۆی بەیانە ڕۆی ونەبوو هەتا ئێوارە لە چوە بووی لەگەڵ ڕێفیقەکان مابووم لە دەرەوە بووم لە مەکتەب بۆ ڕۆشتم بۆ فلانە شوێن نەمانەزانی ئەو کاتە هەتا شەوێک پێمانزانی لەگە شەیدانە شەوێک دەچوو بوونە دەرەوە بۆ هەر بۆ کاری پۆستەرات و ئەو شتانە لەواچوو لە دووسەی بەیانیا بوو بێ کلیلی دەرگاکەی بە دزیەوە دروست کردبوو ئێمە ئاگادانی لە تاوانە لە دیوارەکەەوە بازگیەک بازیات تەپەی هاو کە تەپەی هاو خەبەرمان بۆ پەمپەکە و ئەشیعەکە و شتەکانی کەی پێبوو تر پێمانزانی
هەتا ڕۆژێک لەسەر ئەو قادرمانە بۆ یشتەکەم دیکوتم کوڕەکەم بۆ خاتری خوا وامەکە بە قسەی نەکردم وەرحاصڵ لای هیچ کەسێک هیچی ناوت زۆر نهێن بڕبووم کە پێم زانی وتم ڕۆڵە بۆ خاتری خوا بچۆ دەرەوە ئەگرن لێرە وتی نامگرن سەر محاوەرم کە وتی نامگرن لە ئاخریا هاتمە سەر ئەو قەنەعەتە کەشتەکانی ئەکرد لێرە معلوماتەکان خۆمم بر بۆ دەرەوە هەچ شتێکیان هەبووە راپۆرت وایە هەچ شتێ وایە ئەو کاتە ئابوونەشیان کۆ کردووە لە ناو شارە ئەیان کرد بەین و ئەیانە بە دایکمەی بر ئەچوو بۆ ئەو کاتە برین هێزی پێشمەرگە لە کەڕەجاڵ بوو لە خۆرنەوازان بوو لە ئەحماوا بوو ئەوە بەیانی زوو بە دزیێوانێ ئەچوو بۆ ئەوێ شتەکانی بر هەر شتێکیش لێەوە بووایە ئەوە دیسان بە هەمان شێوبی پێچایەتەوە بیهێنایەتەوانێ ئەو جارەی کە ئەچوون بۆ خۆرنەوازان ئەمان شتی یا بوو مێ بردم بۆ ئەوێ ئەوە وا بڕۆشتایە بەیانی بە تاریکی بڕۆشتایە فریاکەوتە ئێوارە باتەوە بۆی سەرنجی دەرودراوسێ و خەڵکو و ئەمانە ڕانی کێشێ بۆ لای خۆی کە بزان کام لێرە نییە ئیتر درەنگم بەسەر هات وتیان نەڕێیتەوەنە هینەکان نزیکن ئەسکەر هینەکانی سەدام پێشمەرگەیەکی لێ بژنەکە لەگەڵ بۆ عەتەی نابوو ئەو شەو لای ئەو باجی عەتەیە مامەوە بەیانی ڕووناک بۆ ڕووناک نەبەوە وتی هەستە بڕۆ بەرەبیان گەڕامەوانێ بۆ ناو شار ئامانج و دانا و ساڵح هاوڕێی زۆر نزیکی یەکدی بوون لە ڕێخستنەکانیشدا تیمێکی کەم وێنەیان پێکێنا بوو زۆربەی چالاکیەکانیان بەیەکەوە ئەنجام دەدا ئەم کوڕی منیش کەوت بووە سەری 2 مانگ 3 مانگ هەرێکو داکە بمێرە دەری داکە ئەچمە دەری ئیشێک لە ناو شارە نەمەزانی بەس تا درەنگ ناهاتەوە دڵم مشکیلێ پەیا کرد دانا ئەحمەد لەو گەنجانە بوو خەونیان بەوە دەبینی ڕۆژێک لە ڕۆژان ببنە پێشمەرگە دەشیان زانی هەڵبژاردننی ئەم ڕێگایە زۆر جار ئاکامەکەی گیان بەختکردنە دوایی پۆلیسەی ناوەندی و لە تەمەنی 16 ساڵیدا واز لە خوێندن دەهێنێت و فشارێکی زۆر لەسەر خێزانەکەی دروست دەکات تا ڕێگەیەکی بۆ بدۆزنەوە بگاتە ناو پێشمەرگە لە ناوچە ئازادەکان ڕەوانەمان کرد لەگەڵ کوڕێکی مرورە ئێوشان پێ و پێچاو ڕۆشتن ئیتر کەوتم بازاڕی خوا تا ئێوارە دەنگم نەکرد و مناڵ ئەمیانەگریا ئەویانەگریا و بۆ سبێنێ کوڕێک لە دەرگاکە حەوشەیە منیشتومە دەرە و کوتی ئەمە مەڵی ناوی خانە کوتم باڵێ وتی گوتم ئیشت چێ برا وتی وەڵا شتاتم بۆ شتێکی ئەو کەلیمە قاقەزەم بۆ هێناویت ئیتە نازانم چییە وەڵا قاقەزەکەم لێ وەرگرت مناڵەکان خۆمکی دایکە دڵی هیچ ناکات من گەشتومەتە لە عەبدوڵڵاغای ڕەحمەتی ژیانی پێشمەرگایەتی هێندەی تر ئازایەتی و ئەزمون دەبەخشێتە دانا دوای ماوەیەک دەگەڕێتەوە ناو شار و دەبێتە ئەندامی هێڵی سیانزە ساڵح و ئامانج و شاهوی برای و شوانە و کوڕی نووری مامە حەمە و کوڕی ئەوخش برازای ئەحانە بەرد و ئەمانە و پێڕێ بوو بەخۆڕەت مەلا مستەفایان هەڵە باستی بۆ ئەمویدا لەم بەرەو بۆ نێکی سەدامی شەندە عەرزەکە پڕەیە شاهید ساڵح لەدایکبووی ساڵی 1960 لە کەرکووک پاش نسکۆ لە درێژەی هەڵمەتەکانی بە عەرەبکردندا باسیەکان خێزانەکەیان ڕادەگوێزن بۆ سلێمانی لە تەمەنی 19 ساڵیدا پەیوەندی دەکات بە پارتی دیموکراتی کوردستانەوە و دوای 2 ساڵ دەچێتە شاخ بۆ پێشمەرگایەتی ساڵی 1970 دەینێرنەوە ناو شار و دەبێتە یەکێک لە ئەندامە گوروس وەشێنەکانی هێڵی ژمارە 13 شەید ساڵح پاش ماوەیەک لە شاخ کە چەندین چالاکی لەوێ بەشدار ئەبێ وەکو چالاکیەکانی سەرڕێگای عەربەت سلێمانی وە چالاکی چوارتا بە ئەمری کاگدریس بارزانی دەنێردرێتە ناوشار بۆ دروستکردنی هێڵێک و لە هەمان کاتدا جێبەجێکردنی ئەو کار و ئەرکانەی کە حەزب پیان ئەسپێرێ بە تایبەتی کاگدریس
شەید ساڵح لەگەڵ هەڤاڵەکانی لەگەڵ شەهید دانا لەگەڵ شەهید دامانچ لەگەڵ عەزیز باڵابەرز شەهید جەباری شێخ عەلی بە هاوکاری کاک بەکری خانم و کاک محەممەد ئیمام عەلی و بە هاوکاری شەهید ئەنوەری عەلی نەجار هەڵدەستن بە ئەو ئەرکوکارانی کە پێیان ڕائەسپێرێ لەسەر و خۆیان لە شاری سلێمانیە. کاری ڕێکخستنانی هێندیەکان بە زۆری ئەوە بوو بۆ ڕژێمی بسەلمێنن بەرگری ماوە و شۆڕش بەردەوامە. بەشێک کاریان نووسینی دوورشمی بەرگری و بڵاوکردنەوەی پۆستەر و وێنەی شەهیدان و بەیان نامەی شۆڕش بوو لەسەر دیوارەکان. بەشێکی دیکە کاری چەکداری و گورزوەشاندنیان لە پیاوان و دەستگاکانی بەعسیان لە ئەستۆدا بوو. بەیانیان زوو پێش ئەوەی مامۆستاکان بێن زوو ئەچوون دەرەچوون بۆ مەکتەب. کاتەم لە سانەی کوردستان بوو. سانەی کوردستانی یەکەم مەکتەب بوو بۆ سیاست بۆ مزاهرە هەموو جارێ ئەمنەکانی بە سانەی کوردستانیان سەری مارەکەی ئەوێ. ئیتر لەو ڕۆژانەیە کە ئەنیەمەکاری نهێنیمانە لە ناو شارەکانی ڕێخستنەکانمانە کرد و ئیترشتیان ئەیامی ئەمبر بۆ مەکتەبەکان بڵاومە کردەوە بەیانم بڵاوە کردەوە ئەم خستە ژێر دەرگای مامۆستاکانە ژووری مامۆستاکان بەیانی ئەبوو بە هۆسە و دەنگە دەنگە ئەیان گوو ئەمە چی ئەمە لەکوێوە هاتووە ئەمە کێ کردوێتی نەیانەزانی وەحاصڵ گەڕە لاوژەم بۆ دروست کردبوون. چوار کچی کەشم لەگەڵا بوو یەکیان لەوانە خوشکەکەی خۆم بوو ئەوانەشم هەر تەنزیم کرده بوو. ئەوانش یارمەتیانیان ئیشم پێ ئەکردن و هاوکاریان بۆ کۆکردمەوانێ و ئەوان زۆر منیان بەدڵیان گوو ئافرەتێکی وا مناڵ و چالاک و چاونە ترسە با ئیشی پێ بکەین باشە با خەڵکمان بۆ بێنێتە ڕێزەوانێ. وەخوا بە عەلاگە قومبەلەی ئەیامێ شەید نەسەرین خوا ئەفریکا نەمەهێش بە ئەمما بە دایکم هەڵی بگرێ لەگەڵ یا ئەڕۆشتم ئەمبر بۆ ماڵی شەید عەلی ئەبەکۆڵ ئەمایە دەستیان دایکمەوە چیە کچم توێ ئەم وەڵایە هیچ نییەوە نەختێ کتێبوو شتە خسمەتنەوە عەلاگەی بم بۆ خوشکەکەی ئەو برادەرە. لە کاتێکا بەیانی زوو چوون بۆ مەکتەب کۆمەڵی بەیاناتم پێبوو لە کاتی بڵاوکردنە بەیاناتەکانە چوومە مەکتەبەکە سەیرم کرد ژنێک لە فەڕاشەکان ها بە دوامە. وتی ئەوە بۆ کێ ئەچیتە سەرەوانێ ئاڵا وتی بۆ بەم بەیانی زووە هاتووی وتم وەڵا تۆزێ سعیم هەیە حەزەکەم بەیانی زوو لێرە دانشم سعی بکەم. وتی تۆ ئیشت چێ بە مەکتەب من ێستا شکاتی لەکەم بەم دیرەکاڵم ئاڵا بۆ هاتووەتە ناو مەکتەبەوانێ ئەو ئیشانەی تریش کە ڕووییا لە مەکتەبە هەر تۆی ئەیتر وتم بەخوا من نیم و من شتیوا ناکە و من مناڵم من ئاگام لەش هەر نازانم ئەو شتانە. وتی دە باشە ئەگەر ئێستا ئەڕۆیتەوە دەرەوانێ بڕۆرە بۆ ماڵەوانێ هەتا سەعا حەوتنی نایەتە ناو مەکتەب بڕۆ لە دەرەوە بۆستا دەری کردمە دەرەوانێ. یعنی ئەو ڕۆژە زۆر ترسان بە سەراحەت. لەو هێڵەدا جگە لە کارەکانی ڕاگەیاندن و ڕوخسارەکانی بەرگری ئامانج و ساڵح و دانا زیاتر چالاکی چەکداری و لێدانی پیاوانی ڕژێمیان ئەنجام دەدا. ئەوانی کە بڵێن گورزوەشێن بوون لە ڕێکخراوەکەیانە شەید ئامانج بوو شەید دانا بوو شەید ساڵح بوو شەید عەلی ئەبەکۆڵ بوو. یەکێک لەو چالاکیانەی کە لە ناو شاری سلێمانی ئەنجامی داوە لەسەر شەستی بووە
یەکێک لە چالاکیەکانی دیکەی لە ناو شاری خانەقین بۆ کوشتنی 2 ئەفسەری جەیش بووە بەیانیەک بووە. چالاکیەکانی تری شەید ساڵح لە ناو بازاری سلێمانی واتە لە ئەسحابە سپی چالاکیێکی دیکەی هەبووە. ڕۆژە چوومە دەروژ نەکات بەرەڕوومتی نای خانکوتمەتی باوانی شێوتمێ ڕۆبۆواری وتی کوڕەکە معاونێکیان کرد لە ئەسحابە سپی کەچی ها لە کۆڵانەکە ئێمە هەموو لە بازار ڕاتینەوە خیتابێ بەڕەحی مەلا مستەفا تم دایکە من کوڕم کووە باوانی کە یەشێتی بەخوا کوڕی تۆ خەڵقەکە هەمووی ناسی دیواریان نەنووسی ئەچون دەمانچیانە بە دیارە پیاوە نەکوشت چیان نەکرد نازانم لەگەڵیان نەبووم بۆ دەرەوە نازانم ئامان جوودانا زۆرترینی بە یەکە بوون. ڕوومان وشتیانە گرتە زیلەکانی ڕژێم یان کارێکی تایبەتیان پێکرد ئەوە ئەو ئەڵلقەی کەڕیانێکە شابیان هێنایەتەوە ئەیان کردەوە بە ناو راپۆرت و بە چکلێتی بچوک بچوک ئەیانینە نەکرد و ژمارە و شتەکانی نەکرد و ئەیان نردەوە بۆ دەرەوە پێچا بوویەوە نوشتەی ئەوە نەوەنا لە لەش مەقایم مەکرد ئەمبەر بوو ئەوێ لە لەش ئەینی شت ئەیان نانەوە ئەوان ئەیانانی ئەم هێنایەمە بە ئامانچ هەچی برێ ئەم دوانیان کە دیارە و بازیانە کۆڵان ئەوسە دیوارەکەەوە بەرز دەبوو لێوە دەرەچون بە دزی منەوە یگوداکەم تا بەیانی حرز دەبی ئیتر بەم ڕۆژە تا ئێرە و لێرە ڕۆژم لە کانتکانەوەاتم لە ناو شاراتم لە بازارەتم هەر ئەم پێچ و پەنا گەڕام شتمە شاردەوانێ لە ناو مجەمی دەشتمە شاردەوە لە نازام کێشتمە شاردەوانێ زۆر جار هاوینان لە بەردرگا دانیشتین ڕوومانیەکیانە برد و ئەڕۆیشتن پاش نیو سەعات پاش 3 چارەک جۆمان هەڵەخست پاش نیو سەعات 3 چارەکە جۆمان لە ناڵی ڕوومانەکە بووی تریان گرتە زیلێگەیان گرتە سیارێکی نزدەی بەعسیەکان کارێکیان پێکرد. یەکێک لە چالاکیەکانیان لەو ئەرکانی کە پیان سپێردراوە لە شەوی 6 لەسەر حوتی مانگی دەی ساڵی 1970 شەید ساڵح لەگەڵ شەهید داناوە لەگەڵ شوانەی حەمە ساڵح شەریف و لەگەڵ شاهۆ کە ئێستا لە ژیان ماوە برای شەید ساڵح و برای ئێمەیە دەچنە چالاکیەک لە سابونکەران واتە لە سنتەری شاری سلێمانی بە تەکسیەکەی شەید ساڵح بە سابونکەران ئەچنە خوارەوە لە نزیک پاسەکانی ئێستەی توی مەلیک قواتخاسەی لێە با بڵێن تەوالی ئەو کاتە پیانە بۆ پۆلیس کەوتنە کەمینەوە دایان بەزانن دایانەگرن تەفتی شوشتیانەکەن ئاسایی هیچ هەستیان پێ ناکەن لە سواربوونەوەی سێرەکەن شەیدانە دەمانچێکی پێزانن کە پێزانن هاواری لێەکە شەیدانە ڕاکە. شەید ساڵح و دوو هەواڵەکەی تریشی واتە شوانەی حەمە ساڵح شەریف و شاهۆ دەست بەسەر ئەکرێن لەویادا. تەقە لە شەیدانە ئەکەم برینارەکەن هەچوە نەبێ لە کۆڵانەکانی قەزازەکان و خۆی دەرەکە. ئەو قسەم ها بە شوێن ماکوتی دایکە وەرەوانێ دانا برینار مردوڵتەم لێوتم دەویست بە ئەچێتە ماڵێکەوە ئەبزانم مەسیحیە بێ بەخوا دڵنیانیم لێی وڵات لەکوێ لای مەکتەبی شنون خوا دەزای باتەوە لەگەڵیەوە کە چووم پیاوەکە ئیناسیم کتێمە کوڕی تۆ ئێتمارەوەڵا وتێ ناومانە توژرۆ لە دەرگاکەی دیواریان هەموو دەستی پێوە گرتووە خوێنای بوو لە قەزازەکانەوە لە ستابوونکەران پەڕی بوو بۆ ئەم بەرەوە لای ماڵ نوێری حەمەعەلیاتە بۆ ماڵی ئەوە بۆ بەیانیەکەی کاک جەمالی حەسەن چاوماروێ لەگەڵ هاوڕێ دوو هاوڕێ بەڕێزم کاک عەزیز باڵابەرز و عەلیکانی ساردی چوون بۆ ماڵەکە و کاک جەمال تۆزە تەداوی بۆ کردبوو ئیتر هەوڵی توانێت تاقەتی هەبوو هیچی تر وەڵایتر بەم لا ڕامەکرد بەو لا ڕامەکرد نەمەوێرە باکە زۆرێم وەڵا کوڕی ئەو لە ساڵ حەلو بەرەوە بوو ماڵی ئاوای بێت تا ماو مەمنون کە نایخەن و بۆ هەڕاکەی با پێی بڵێم کوڕ چیە بێ با ببێ وڵای شتێکی وتی ئەی ماڵی نەشی بۆ بە من نەوت ئەمە سارم بۆچی بۆ ئێوە نەبێت منیش لە هەوڵی تەواو ماوتم ئەتوانم بی بە ماڵی خۆمان هاتمە بە ماڵەوە مسپاسی ماڵی خۆمانەکەم ئەو کاتە ئەو جۆرە کارانە ئاسان نەبوو
هەرە شۆ نایخانی بەهۆی کامەرانەوە گوێزێت و ماڵی شەید کامرانی حەمیمی گوڵچین چوومە ماڵە پرسیارێکی وام کرد وتم شتێکی وایە سوپاس بۆخوا هەمان پێشوازی وەکۆڵی کارەکەی منیان کرد بە تایبەتی دایکە گوڵچینم کاتە نەنکەم داکی شێت حەمەمینە هەرمانگرت و بردان بۆ خانە قوڕەکەت بۆ ماڵی کامەرە ئێوارەکەی من دایکی شەیددانا لەگەڵ شەید ئامانجە ڕەشە بە سیارەی کەسێکی خزمی خۆیان وەختی بانگی مەغریب بوو سواری سیارەکەمان کرد هێنامانە ماڵی خۆمان کە هێنامانە ماڵی خۆمان ئێمە دوو ژوور سێ ژوور بام و لە ژوورەوە لە خوارەوە یەک تاقە ژووریشمان هەبوو لە خاتی سەرەوە هەرچۆن بێ شەیددانەمان بردە ژوورەکەی سەرەوە جێگامان بۆ چاکرد پێویستی بۆ بوو هاوکاری تووبی بکرێ خۆمە ناکرێ ئاوا نەخۆشە بمێنێتەوە برینارە خوێنێکی زۆریش لێ ڕۆشت بوو ماڵی ئاوای بێ لەگەڵ ئێوە ئەویش تەنزیمی بوو لەگەڵیانە جێگۆشتی بۆ ساکردووە مزەمیدی بۆ هانی بوو مووی حازر بوو وڵا ژوورەکە لە سەر و بچوونە سەرەوە مرمان دامان ناو پاڵمان خست و کوڕەکان لێوە دانیشت بوون چۆنی بە تەدایی سەرەتایی بووەکەن نەزیفەکەی زۆرە بێ هیچیان پێ ناکرێ ئەو برادری کە تەداوی شتێک کاڵێ ئەمە پێویستی بە گواستنەوەی خوێن و شتانە هەیە ئەوێ بیگوێزنەوە بۆ خەسەخانە تیدای کە ئەگەر مردم بۆم نەگریت دای خانەڵێ بە هەر کوڕەکەی من تیاچێت کەسی کەتیان نەچێت کوڕی خەڵکی کە هیچی تیان لێ نەیە نایبا بۆ خەسخانە لەسەر باوەشی دایکی و شەیدامانچ خوێنی تیان نامێن و جانی خۆی ئەسپێرە شەیددانە بە خاچی کوردستان و بە نیشتیمان دایکی لە لای مایەوە دای گوڵچینم هەتاکو ئەو کاتەی هاتن جەنازەکان گواستەوە هەر لە بەدیار ئەم جەنازەیە بوو بەڕاستی ئاسان نییە مردوویەک لە بەردەم تابێت و لە ماڵێکا و نەتوانی بۆی بگری نەتوانی بیبەی بۆ مزگەوت نەیتوانی بیشو ینی ئەمە کارە ساتە تم کامەرانتی نایخا ڕزا لێ ئەەکەم دایکێکی زۆر دڵسۆز بیت هەر سوار ئەتراپم خۆ خاستەیە ماڵی کەی لێیە یعنی پێم بزانە بە سەر و ماڵەوە ئەمە مەخۆشت دانی ماڵە هەتیوە وتی خاپویر مەکەن تم هەر بم گەینە ماڵەوە کامەرانگیان قەی ناکەم وەڵا سواری گەڵابێ چیان کردم نامیان کە هاتمەم دراوسیانە زریکە مناڵانە خەبەیران زانی بۆ مو هاتبوون بۆ ئێرە وتم دەمەگری ترەوە تەواو بەدزیەوەی نێژن وتم ئەی بۆ تەقەن نەکرد پێش ئەوە کە ئەمری خواب بکە وتی دایکە ئەگەر تەقەم کردایە هەر سوێرانە کوشتن لەوێ نەوەڵا کوتمە باق خۆم دەرچمە سێکم لێکەن لێ بکات وتی بەس زەمانچەکەم فڕیاوەتە ئەو ماڵە لە قەزازەکان ئەگەر من مردم تۆ ئاگادار بە با کاک بەکر بیباتەوە